باسی موچە و بژێوی و ژیانی خەڵکمان کرد کە پێویستە هەردوو لامان کارێ بکەین، کار ئاسانی بکەین بە شێوازێک لە شێوازەکان کە بتوانین قوتی خەڵک، بژێوی خەڵک، ژیانی خەڵک ئاسایش بۆ خەڵک مسۆگەر بکەین. ئیشارەت بە بەنسەلی لامەرکەزی کراوە. ئێمە ئەو لامەرکەزی هەردوو لامان تەکیدمان کردوانێ کە ئەمە سەر ناکێشێ بۆ دوو ئیدارەی، مەلەفێکی سیاسی نییە، تەنها مەسلەیەکی کارجێڕیە، کار ئاسانیە بۆ هاوڵاتیان کە ئەوەی ڕێخستنی ئیدارەیە کە ئێمە بتوانین بە شێوازێکی عەسریانە بتوانین ئیدارەی خەڵک بین و بتوانین تەجاوزی ئەم قەیرانانە بکەین کە ئێستا هەیە و سوپاسانەکەین و بڕیاریشمان نا پەیوەندیەکانمان هەر بەردەوام بێت و هیوادارین بتوانین لەمە لە داهاتوە پەیوەندیەکانمان بەهێزکەین بۆ ئەوی بتوانین خزمەتی سنووری سلێمانی بکەین و لەگەڵ لایەنەکانی تریشە بە هەمان شێوە پەیوەندیەکانمان بەهێزکەین بۆ ئەوی بتوانین لە هەموو ڕوویەکەوە ئەو بنەما ئەساسیی کە پێوترێ دیموکراتێت و لامەرکەزێت لە هەموو ڕوویەکەوە بتوانین بیچەسبێنین و بتوانین خزمەتی سلێمانی و لە داهاتووشتا بتوانین خزمەتی وڵاتەکەمانی پێ بکەین، خزمەتی هەرێمی کوردستانی پێ بکەین، هەرێمی کوردستانی پێ بەهێزکەین.